نەخۆشی ماوکلی چییە و نیشانە دیارەکانی چین؟ دەرکەوتنە ڕەفتاریەکانی نەخۆشی ماوکلی ئاڵۆز و هەمەچەشنن. لە منداڵاندا نیشانەکانی سادە و دیار پێویستە زوو چارەسەر بکرێت. نەخۆشی ماوکلی کە لە کارکتەری ماوکلی لە کتێبی جەنگەڵ وەرگیراوە، ئاماژەیە بۆ حاڵەتێک کە تاکان لە بەرکەوتنی مرۆڤ دادەبڕێن و لە ژینکەیەکی کێوی یان سەختدا ئارام دەگرن. لایەنە دەرونیەکانی نەخۆشی ماوکلی قوڵن و پرسیارگەلێک دەوروژێنن کە تا چەند مرۆڤ دەتوانێت خۆی لەگەڵ ژینگە سەختەکاندا بگونجێنێت. ماوکلی وەک لە کتێبی جەنگەڵدا باسکراوە، هێمای ململانی مرۆڤەکانە لە شاخ و کێوەکاندا و بەسەربردنی کاتەکانیان لەگەڵ ئاژەڵەکاندا. لە ڕاستیدا ئەو کەسانی نەخۆشی ماوکلیان هەیە زۆر جار هەست بە گیرخواردن دەکەن، هەست دەکەن لە نێوان پەروەردەی کێوی خۆیان و ئەو کۆمەڵگە مرۆیەدا گیریان خواردووە. دەرکەوتنە ڕەفتاریەکانی نەخۆشی ماوکلی ئاڵۆز و هەمەچەشنن. توێژینەوەکان نیشانەکانیان بۆ چەند خاڵێک پۆلێن کردووە، وەک شەرمی لە ڕادەبەدەر، گۆشەگیری کۆمەڵایەتی، لە منداڵاندا دڕندەی و زوو هەڵچوون، توانای سنووردار بۆ قسەکردن و ترسان لە مرۆڤ. چارەسەرکردنی ئەو ئاستەنگە دەروون و ڕەفتاریانەی کە ڕوبەڕووی ئەو کەسانە دەبنەوە کە تووشی گۆشەگیریەکی زۆر بوون، یەکێکە لە چارەسەر هەرەباوەکان بۆ توشبوانی ئەم جۆرە نەخۆشیە. چارەسەری ڕەفتاری معریفی و دەرمان، ڕێخستی سۆزداری و بەرەو پێشبردنی گەشەی کەسی، شێوازەکانی ڕاهێنانی کارامەی و فێرکردنی ڕەفتاری گونجاو چارەسەرن بۆ توشبوانی نەخۆشی ماوکلی.